پزیشکیە دادوانیە ئەم بەحسە کۆدێن بە شارتی دکن بەحسە چوونە ناو جیهانە پاش مرنێ دکن چاوە چما و کودێ کەنگی ئەف پرسێن کو پزیشکن دادوانیە بەرسف ددن لێبەلێ ji دوو بەشên gelek giring pêtê pizîşkî dadvanî ya serekî û rola giring ku li serê bandor dike teknolojiya roja îro de digel pêşketina teknolojiya de jî ev buwar pêş dikeve ji ber ku gelekî piştê bi teknolojiya taza ve girê dide di lezayetiyê de û derxistina tawanê de li dema ku em tên behsa babetekê dikin em behsa destdirêjiya seksî dikin li ser jinan xaniman yan ku li ser zarokan û dibêşên din de yên zilamawa hene lê roja îro em behsa destdirêjiya herî zêde dikin di nav civakê de ku li ser jinan û zarokan tê kirin li gor hin datayên ku hatine belavkirin di sala 2019 de nêzîkî 73.7 ji xaniman robrûyê tundûtîjiyê dibin bi hemû corên xwe lêbelê roja îro digel Diktor Dîlman Azad ku xwe pizîşka dadweriya beşekî gelek taybet e di destnîşankirina tawanê de em ê vê meselê bidin behs kirin Gulistan Mihemed Emîn im di xelekeke nû de ji programa Xanûman de digel we dibin. Nihajim mala Diktor Dîlmanin her wek ku tu dest pê kirin amajê pêdayî ku em ê ji jiyana wê taybetî rojane dest pê bikin heta ku em tevlî navkarê bibin. Maşallah xêzanekî zor rêk û pêk ciwan nazam çî bilim temen dirêj bin û min dalane zor şîrîn in. Ew cebetê de çin yan bi bakiyan? باباریان دەچن بۆ تو یەکێکیان بەم دەچی بەس کچەکەم زۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵم کامرۆ لەگەڵ سپاس زۆر سپاس ئەنگەش بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم. ئەوجا دکتۆر تۆزێک بۆمان باس بکە هەستم کرد لەناو ئەو ماڵەدا هەندێکشی تایبەت هەیە بۆ خۆت هەڵبژاردووە چین ئەو شتانەیە کە زیاتر سەرنجت ڕادەکێشن تاوسێکێک لاوانە بوو تاوز حەزم لە شتی کلاسیکە حەزم لە شتیە زمانی قەدیم و کلاسیک و دانیشتنی کوردەواری و ئەو تایبەتمەندیانم حەزدەیە لە ناو ماڵم و حەزیشم لە تاوسیە زۆر ئیدی هەندێک شتی هەڵدەبژێرم ئەوەی تاوسی بی لە ماڵێ هەتا کەیفم پێی دێتن و ڕام لێ دەبێت گرنگە ئەوجا تۆزێک بۆمان باس بکە لەناو خێزان پێشەوەی کە زەواج بکەیان شوو بکەی چەند خوشک و بران خێزانێکی لە ناو چوبارێکدان زیاتر بەڵێ ئێمە خێزانێکین 5 نەفەر سێ خوشکین برامان نییە بابم دادوەرە سەرۆکی داواکاری گشتی هەرێمە دایکم مامۆستایە خوشکێکم دکتۆرەیە خوشکێکیشم مختبەر ئیش دەکاتن ئێمە خێزانێکین هەر لە منداڵیەوە باوکم زۆر گرنگی داوە بە خوێندن زۆر یعنی تاکەشت کە گرنگی پێدەدا لێگۆ بەس بخوێنن هیچ مەکەن بەس بخوێنن زۆر زۆر گرنگی دەدا و زۆر پیاوەک بوو لەگەڵ ئەو جیلەی نەبوو مێشکی زۆر کراوە بوو مێشکی ئەبە زۆرە کراوە بوو کە دەیگۆ ئەنگۆ بخوێنن ڕۆژێک نەهات مەسەڵەن پێمان بڵێ ئەوەی مەکەن ئەوەی بکەن دەیگۆ بەس بخوێنن ئەنگۆ بخوێنن و ناجح بن و ببنە شتی مهم لەبەرەوەی ئافرەت پشت بە شەهادەی خۆی دەبەستیتن پشت بە خۆی دەبەستی و لەناو کۆمەڵگەدا جێ خۆی دەکاتەوە بە شەهادەی خۆی زۆر 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 ئەمن سەرسام بە بابم زۆر لەبەرەوەی لە بیدایەتەوە حەزم لێ ببمە ڕێی دادوەری بگرمە بەری ڕێی دادگاکان و قانون و ئەوانە بگرمە بەر بەڵام کە پۆلی شەشم تەواو کرد دەرەجەکەم زۆر زۆر بوو نەیهێشت گوتی دەرەجەکەت زۆرە کۆمەلگا وای دەوێت دەبێ بچێ کۆلێژی بەڵێ دەبێ بچیە کۆلێژی پزیشکی کە گوتی بچێ کۆلێژی پزیشکی تازە ئەمەلم دانەوە چوومە کۆلێژی پزیشکی و تەواوم کردو کە خوێندنەکە تەواو بوو زانیم کە برانچێک هەیە لقەک هەیە لە پزیشک کە پزیشک دەبەستیتەوە بە دادگا پێی دەڵێن پزیشکی دادوەری پێشەوەی ئەمن بچم هاوسەرەکەم تەقدیمی کرد چوو ئیدی ئەو بوارم هەڵبژارد کە تایبەتە بە کێشەی کۆمەڵگە و چۆن کێشەکان دەچنە دادگا لەگە دادگا چۆن تەعامل دەکەین
بە جددیش زۆرم حەز لە بوارەکەی خۆمە ڕۆژ بە ڕۆژ حەز دەکەم پەری پێ بدەم و شتی نوێ فێر بملی تا ئێستا ئەو 12 ساڵە لە بوارە کار دەکەین من و هاوسەرەکەم هەز دەکەم من هێشتا نوێمە لەو بوارەی هێشتا دەمێ شتی نوێ فێر بم شتی تازە فێر بم زۆر چاکە ئەوجا کە ئەم بوارەت هەڵبژارد اختصاصی خۆت لەوە کرد دواتر ڕۆشتی ناو دادگا ئێستا کە لە ناو دادگادا ئیش دەکەی نەخێر ئەمە پەیمانگەی پزیشکی دادوەری لە هەولێر لە تەنیش ڕزگاریە بەڵام کێشەکانمان بندە بە دادگا هەر کێشە کە لە ناو دەرکەی پزیشکی دادوەری دێتە ژووری کێشەیە کێشەکەش لە دادگاوە هاتیە واتە هیچ کێشەی ئاساییمان نییە ئێمە لەگەڵ دادگا تەعامل دەکەین لەگەڵ قانون تەعامل دەکەین لەگەڵ ئەو کەیساتانە تەعامل دەکەین کە دەست درێژیان کراوەتە سەری یانێژ ئافرەتە توندوتیژی بەرامبەر کراوە منداڵە یان کوژرانە یان سەربڕینە کارەبایە هەر کێشەیەک لەو کێشانێک کە لە کۆمەڵگە ڕوو دەداتن گەورەیە کێشەکە لای ئێمەیە بەڵام ئێستا دەوامی فەرمی خۆم سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە چونکە مامۆستام لە کۆلێژی پزیشکی بەحسا ماڵباتە خواکرد و هەن سێ خۆشکن دیێ داوکو باێخوا لێ پاشیتە ژیانە هاف سەرگیریە ئەم کاژینەیە پێکانی تو بچێکیژمە بەحسایە بکە چەند زارۆکێتان هەنە چتکن ئەم دایکم لە بۆ سێ منداڵ دوو کوڕ و کچەکەم هەیە محەممەد لالە حەسەن ئەو ڕێزبەندیەکەیانە درێژ بن سەلامەت مەمنون لەگەڵ هاوسەرەکەم واتە 5 کەسی لە ماڵەوە 5 کەس و تەمەنێنوان چەندە؟ تەمەنی کوڕە گەورەکەم پۆلی 6 سەرەتاییە کچەکەم پۆلی 4 سەرەتاییە کچەکەشم 2 ساڵ و 6 مانگ چۆن ئەم هاوسەنگیە دەکەی نێوان ئیشکردن و سێ منداڵ و خێزان و زۆر زەحمەتە بەڵام بەیانیان سعات 5 و 6 بەخەبەر دێم دەچم وەرزشی خۆم دەکەم دێمەوە نانیان لۆ حازر دەکەم پاشان ئۆنلاین شتیان لۆرەك دەخەم دەچمە جامیعەیان دەچمە پزیشکی دادوەری ئیشەکان بە عەجەلەش بی جێبەجێ دەکەم پاشان دێمەوە ئیسراحەتێک دەکەم دەچمە کلینیک ئەگەر خەفەریش بم هەندێک جاری وایە 12 شەوێ دەچینە خەفارێ جاری وایە 2 شەوێ دەچینە خەفارێ ئیدی ژیانەکە هەمووی ماندی بوونە ئەوان چۆن خۆیان گونجاندووە لەگەڵ ئیشکردنی تۆ تێدەگەن و حەزیشیان لێیە بە تایبەتی کچەکەم دەڵێ ئەمن حەز دەکەم کە گەورە بمە پزیشک وەکو تۆ دەرم دەبێ پزیشکی زوو لێ دەپرسم دەرە پزیشکی منداڵان هەتا منداڵی گچکە عیلاجکەم کوڕەکەشم دەلێنە ئەم دەبمە ئەوە فڕۆکەوان ئیدی هەر کەس و هێوایەتی خۆی بەس تێدەگەن لە مەسەلەکەی تێدەگەن دەزانن ئیشەکەت نایێنێ ناو ماڵێ نەخێر کە دێمە ماڵێ تەنها بۆ قوتابیانی کۆلێژ کە سمینارێک دەبێت زوومێک دەبێت بێتە ناو ماڵ ئەگەر پزیشکی دادوەری نایەتە ناو ماڵەوە باسی هەمووانت کرد بەڵام باسی دکتۆر هاورێت نەکرد هەتا چەند پشتیوان و پشتگیری دەکات خۆی بە ئەکیدی هیچ کەسێک ناتوانێت بەبێ پشتیوان هیچ سەرکەوتنێک بەدەست بێنێتن بەڕاستی تاکە پشتیوانی من هاوسەرەکەمە لە هەموو شتێکدا لە هەموو بوارێکدا تەنانەت جاریوا هەبووە زۆر دڵم تند بووە لە هەندێک قسەی ناشرین دەیان کۆمنتێک دەیان شتێک وتێتی هەر مەی خوێنەوە ئەو شتانە بێجگەلەوەی پێیجەکەشم زۆربەی جار ئەو بەڕێوەی دەبا جوابی خەڵکەکە دەداتەوە و بابەتم بۆ هەڵدەبژێرێت و دەڵێ بە ئاکتیڤیتیەکەی زیاد بێتن و یان بۆ نمونە کەسێک پێویستی بە یارمەتیە و ئاگام لێ نییە لە مسجەکان پێم دەڵێ وەرە ئەو کەسە پێویستی بە یارمەتیە لە زۆر بوار بابەت نووسینەکانم کە دەینووسمەوە بە تەواوەتی لە ڕووی زانستیەوە تەماشای دەکاتەوە لەگەڵە من و لە ڕووی ڕێزمانەوانی لەگەڵم جاریوا هەیە بابەت بەخۆی بۆم دەبێنێتەوە دەڵێ وەرە تۆ لەسەر ئەو بابەتە قسە بکە مادەم پیجەکەت ئەوە ئاکتیڤە لەسەر ئەو بابەتەی بدوێ باو پرسیارە لێ بکەینۆنیە لێ خۆی بێجگە لەویش بابم زۆر پشتیوانمە بابم زۆر پشتیوانمە زۆر جاران کە دڵم تون دەبێ بەخۆی هاوسەرەکەم دەڵێ دەرێ وەرە سواری سیارەی بە بابچینەکەم بابەت ستا بابەت ئەوە دەداتێت تاقەی ئیجابیت دەداتێت وێنی ئەم دبێژنەوەی بەردلێتەرە هەرێ وەرێ کچێکی وێ نازاتە هەڵبگریان بۆ نمونەوەی بێتاقەتی هەڵگرێ و ژنا ببن بێگومان تمی ماڵبات دەما و پشتەوانە یەکەمین یا مرۆڤ بێ مرۆڤتمی سەر دکەوێ و پێنگاوێن باش تاوێژێ و باوەڕبوونێ بخۆژی پەیدا دکە و زێدەتر دکە بەجەم دخوازم دگەل دکتۆر هاورێ ئەم بێ پرسێژێ بکەن گەلۆ دکتۆر
بێتاقەت دەبێ ئەوژی بێزار نابێ مادی نابێش وەکو ئەف بارێک دەماک و دکتۆر دیلمان دەچە و دکە بڕاستی گەلک کەیسن هەستیارن گەلک کەیسن تایبەتن بتایبەتیژی لەسەر دەستێژیە سێکسی لەسەر زارۆکانە ئەف کەیس دگهنە بەردەستەوێنە ژبلی نەرینە دکتۆر هاورێ پاشی مێ بچن سەردانا جهێک هەرێوێ بکەن و ژنێزیکڤە وان کەیسان بشۆپینن و یا هەری گرنگ کیژان بوو ئەمێ بدنە بە حەسکردندا کوزێدەتر جوواکەمە هوشیار ببێ یەکتر ناسیمان ئەمە طبعاً ئەمە لە کولێ پێکەوە بووین 6 سال پێکەوە بووین بەس هەتا مەرحەلە 4 سەلامیشمان نەبوو ینی ڕقشمان لە یەک بوو لە مەرحەلەی پێکەوە بووین ئیتر وەکو دەرێ بعد العداوة حداوة ئیتر هەندێک شت کەتە بینمان یعنی ئیتر زیاتر وەی کرد ینی درمان بکەوتە سەر یەکتر لە مەرحەلە 4 و 5 تقریبا يعني علاقة پیدا بوو باش تەخەڕوجمان کرد ئیتر گواستنەوە شتی بەسەردا هاتوو و بوونە یەک خێزان ئەمە ینی ئەمن و دیلمان زیاتر ینی بێ لە علاقی وەکو ژن و مێردایەتی برادەرین ینی قەراراتمان قەراراتی وەکو برادەریە ینی نەک لەسەر ئەو بنەمایەکە من مێردیمە ئەو ژنە لە مارێ و لە مارێ هەر بە دڵە بانجی دەکەم بەنسبەت منداڵەکان طبعاً هەر لە بدایەت تقریبا پلانمان بوو دەمانگۆ 2 تا 3 زیاتر نەبیتن ینی ئیش و کارەکانش ینی تۆزیع کرایە لە بینی خۆمان ئەوە نیانی ئیلا ئەو شتە ئایدی تۆوە ئەوەی ئەو پێی نەکرێ ئەمن دەیکەم زۆر احتیاطیە ینی لە ئەبسەط ئیشبی ئەمن دەیکەم ئەوی ئەمنش پێم نەکرێ ئەو دەیسیەکە هەرچەندە قورس بشێ ینی ئیشە قورسەکانی درێژ ئەو پێ هەردەستیتن زۆر پێشی ئاساییە هەردووکمان ینی کۆچینەوەی کە ئێمە برادەرین ینی و ژن و مێردین دەبی یەک خێزانی کە شتەکان لە شانی یەک سوکە دکتۆر دیلمان من هەل نۆرینگەهە تایبەت بتەنە پێشەوەی لە ماڵە بێنە دەرێت گەل دکتۆر هاورێ ماخەفین هەندێک پرسن تایبەت هەبوون ماژەیە کرد چ بانگت دەکا دڵێ دڵە و زۆر قسەی خۆشی گوت سەبارەت بە تۆ و داوای سەرکەوتنی بۆ تۆی دەکرد ئەکید ئەگەر ئەو هاو لەگەڵم نەبێ و پشتگیریم نەکاتن بە ئەکیدی هیچ ئافرەتێک ناتوان بێ پشتگیری هاوسەری یانیش خێزانەکەی هیچ سەرکەوتنێک بەدەست بێنێتن هەر سەرکەفتی بن بە دوورە بەختەوەر بن ئەو جەبێن باسی مجارە سەرەکیەکەی ئەم بەشە بکەین بۆ بەرنامەکە کە توند و تیژی بەرامبەر بە ئافرەتان و بە تایبەتی دەستێژی سێکسی کە زۆربەی حاڵەتەکان دێنە لای ئێوە لە پزیشکی دادوەری دەتوانیت تۆزێک باسیەوەمان بۆ بکرد نەک زۆربەی حالەتەکان گوڵستان حالەتی دەستدرێژی سێکسی تایبەتە بە پسپۆڕەتی پزیشکی دادوەری هەموو حالەتێک بێتن بەڵام کە دەڵێن زۆربەی لەوانەیە زۆربەی حالەتەکان کە پێی لێ دەکرێت و دەشاردرێتەوە چونکە ئێمە کۆمەلگایەکین داخراوە و زۆر جار ئەگەر کچەکە بەڕیزای خۆشی نەبی دەستدرێژی کراوە سەرێ دایک و باوکەکە خۆیان کردەکەن دەڵێن عیبە لەبەر وشەی عیبە وشەی کەلیمەی دەستدرێژی سێکسی و وشەی پەردەی کچێنی لە ناو کۆمەلگای ئێمە بڤەیە نابی باسکرێ ناوێت لێ نزیک کەوینەوە کەچی مافی زۆر خەڵک خوراوە بە سەبەبی ئەوە بە تایبەتی ئافرەتان چونکە ئافرەت زەرمەندی یەکەمە لەم حالەتانە ناتوان داوای مافی خۆی بکە خۆی کردەکە خۆی بێدەنگ دەکا و زۆر جار مافی دەخورێتن و زۆر ئافرەت شماهێتون و توێژی بەرامبەر دەکرێتن و لێ دەدرێتن جامێردی بیان خێزانی بێ لەبەر وشەی عیبە دەبێ خۆی کڕکات و خۆی بێدەنگ بکاتن دکتۆر بریاری کۆتایی لایەوە دەردەچێت بۆ دادوەری گشتی توانین تۆزێک باسی ئەو پرۆسەیەمان بۆ بکێ بەڵێ کە دێتە لای ئێمە هەر حالەتێک لە دەستدرێژ سێکسی بیان تونند و تیژیبی ئێمە راپۆرتی خۆمان دەنووسین ئەو راپۆرتە لە دادگا لە 100% پشتی پێ دەبەسترێ مەجالی شەک و گومانی تێدا نییە کاتە دادوەر راپۆرتی من دەبینێ یان هاوپیشەکانم دەبینێ دەڵێم دەستدرێژی کراوە سەر ئەو ئافرەتەیە ئەو منداڵێ ئەو هەرزەکارە دادوەر بڕیار دەدا کە ئەو کەسەی ئەو ئیشەی کردووە تاوانبارە و دەبی بگیرێ و ئەو دەستدرێژی کراوە سەرێ بەڵام هەندێک جاریش نا بەعکسەوە هیچ ڕووی نەداوە بۆ تەشهیرکردن ئەو کارە دەکەن بۆ تەعویز وەرگرتن ئەو کارە دەکەم بەڵام لە ئێمە بە دەردەکەوێت کە هیچ دەستدرێژ نەکراوەتە سەری کەواتە پزیشکی دادوەری یەکلاکەرەوەی کێشەیە کەواتە ئەو کات کەیسەکە عکس دەبێتەوە سەر ئەو کەسەی کە بە درۆ
ادعای کردووە کە ئەم ئیشە کراوە لەسیان ئەم دەستێژیە کراوە لەسەر منداڵێکە یان سەر کەسێکە تێگەشتنی خەڵک هەتا ئێستا چۆنە بۆ پزیشکی دادوەری ئێستا لە کوردستان زۆر خراپە زۆر کەمیشە تەنانەت نازان پزیشکی دادوەری چیشە ینی نازان کارەکانی ئێمەش چییە بۆیە فترەکە دەستم کردوتە نووسین و بابەت و هۆشیارکردنەوەی خەڵک تاکو تێبگەن کە پزیشکی دادوەری چەند بەشێکی گرینگە لە ناو کۆمەلگا چونکە بەڕاستە و خۆپەندە بە کێشەکانی کۆمەلگا هەر کێشێک لەنا ئەو کۆمەلگەی ڕوودەدا بە مردن یان بە زیندوو دێتەوە لای ئێمە لەوانەیە پزیشکانی تر بۆ نمونە پزیشکی هەناوە هەموو کەس دەزانێت کارەکەی چیە پزیشکی ئافرەتان هەموو کەس کارەکەی زان بەڵام ئێمە پزیشکی دادوەر کارەکەی نەزاندراوە کەچی لە هەموو دەوڵەتەکانی جیهان پزیشکی دادوەری تایبەتمەندیەکی خاصی خۆی هەیە با دوور نەڕۆین لە بەغدا ئەوەندە گرنگی پێدراوە دەستوری تایبەتی بۆ دانراوە کە جیاکرێتەوە لە هەموو پزیشکەکانی تر بۆ نمونە هەر پزیشکی دادوەر دەبێت دوو حیمایە خۆی هەبێتن هەر پزیشکی دادوەر ئەوەندە موچەی زیاتر بیلەوانی تر کەچی ئەوە لە ناو کوردستاندا جێبەجێ نەکراوە هەر بۆیەشە پزیشک کەم دێتە ناو پزیشکی دادوەری چونکە ئێمە مەترسیمان زۆرە کارەکانمان زۆر قورسە تەنانەت پزیشکی تریش ناتوانێت ئەوە بکاتن بەڵام ئەو تایبەتمەندیەمان نییە جیاواز بێ لە پزیشکەکانی لە تەکنۆلۆژیا چۆن سوودتان وەرگرتووە چونکە ئەم بوارە زۆر گرێدراوە بە تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە سەردەمی ئێستادا چۆن ئاسانکاری کردووە لەو بوارەدا لای ئێوە شوایە سوودمەندن بە ئەکیدی بە بەراورد لەگە وڵاتانی تر ئێمە وەکو ئەوان پێشکەوتونینە بەڵام ئێمە پزیشکین زانستمان پێەیە دەتوانین بە هەموو حالەتێک پشت بە چاوی خۆمان و بە زانستی خۆمان دەبەستین تا ئێستاش ئیشی هیچ کەسێک ڕانەوەستاوە لە پزیشکی دادوەری بەهۆی تەکنەلۆژیا و ئەوانەوە بەڵام تاقیگەکان پێویستیان پێیە بە جیهازی نوێ و بەشتی نوێ ئەوان لەمە زیاتر پێویستیان پێ چونکە بەڕاستی ئێمە پشت بە تاقیگەش دەبەست دروستە ئەگەر بین باس بکەین کێشە هەرە سەرەکیەکە کە ڕوبەڕووی کچێک دەبێتن پردەی کچی نییە کە باسی دەستێژی سێکسیش دەکەین لەسەر خانومێکیان لەسەر کچێک هەرێکسەر مێشکمان دەچێتە سەر پردەی کچینیە و کچە چونکە لە ناو کۆمەلگایمەدا شتێکە دەبی پارێزراو بێ هەتا و ڕۆژەی کە شو دەکا زەواج دەکات ئێوە چۆن سەرەدەری لەگەڵ ئەم بابەتە دەکەن لە هەموو وڵاتانی جیهان کە دەستدرێژی سێکسی دەکرێت سەر هەر کەسێک دەبێت پشکنینێک تەواوی بۆ بکرێتن هەر لە سەری حتا پێ بەڵام لای ئێمە بەڕاستی دەستدرێژی سێکسی چەند نقطەیەک هەیە دیار دەکات دادوەرەکە دەڵێ ئەوە ئەوم دەوێت لەوانە پەردەی کچینیە پەردە کچێنەکە پشکنینی بۆ دەکەین بەڵام نەک تەنها بۆ دەستدرێژ سێکسی بۆ حالاتی تریشمان هەیە زەواج بۆ حالاتی هاوسەرگیری نوێیە منداڵە بەردەبێتەوە یانیش بۆ نمونە ڕەگەزگۆڕینە ئەوانە فەحسی پەردەی کچێنیان بۆ دەکرێن هەندێک حالەتی پەردەی کچێنی هەیە پێویست بە نەشتەرگەریە بۆی بکرێتن ئەوە لەو حالەتانەش دەبێت پشکنین لای ئێمە بکرێتن پشکنینی پەردەی کچێنیش لای ئێمە بیان لە هەر دەوڵەتێک کردبی پێویست بە جیهاز نییە زۆر خەڵک وا تێگەیشتووە دەیڵێن دەبی جیهاز هەبێ ئەوە هیچ پێویستی نە بە ئامێرە نە بە جیهازە پێویستی بە چاوی پزیشکەکە خۆیتی پشکنین چۆن دەکرێتن تەنها بە چاوی خۆمان تەماشا دەکەین بەڵام پشکنینی پەردەی کچێنی تایبەتە بە پسپۆری پزیشکی دادوەری واتە تایبەت نییە بە هیچ پسپۆریەکی تر و ئێمە لە ڕۆژێکا لەوانەیە دە حالەت ببینین بەڵام پسپۆری تر لەوانەیە لە مانگێکدا حالەتێک نەبینێتن ئێمە بە دوور و درێژی لەسەرمان خوێندووە بەڵام پسپۆریەکانی تر بە دوور و درێژی نەیان خوێندووە دەتوانێت ئەگەر سەرهاتێکیان چیرۆکێکە هەبێ بۆمان بەڵێ بابەتێکم نووسی بوو لەسەر ئەوە کە یەک لە حالەتەکان هاوسەرگیریەکی نوێ بوون مێردەکەی دەکەوێتە شکلی کە نیشان نابینن دەیباتە پزیشکی ئافرەتان دەڵێ ئەمن نازانم دوایە وەرنەوە پێتان دەڵێم مێردەکەی دەکەوێتە شک دەلیل و ئەو پزیشکەوەی گوت دۆست پێ بە تەنێ دەچێتەوە لای پزیشکەکە پێی دەڵێ ئەوە ساڵەکە پەردەی کچێنی نەماوە بۆشی دیار دەکە کاتەکەی ساڵێکە پەردەی کچێنی نەماوە کەوەی پێ دەڵێ دەچێتەوە کچەکە دەگرێت زۆری ئەهانە دەکا و تونند و تیژی بەرامبەر دەکا و مۆبایلی لێ دەستێنەوە دەیباتە ماڵی بابی و گەڕەکەکەی دەینتە سەری دەلێ کچان خراپە بابەکەی برایەکان دیانەوە بیکوژن بابەکەی ئینسانێکی ڕۆشنبیرە و تێگەیشتووە و جێی لێ بۆ بابەتەکانی خیندوتەوە دەینتە پزیشکی دادوەری دەڵێ بۆمی پشکنیم کەم پێشەوەی دەستکە بیکوژین کچەکەی هەروەی دەگو پێشی بیکوژین کە هینای فەحسمان کرد کچەکە ئایبینە پەردەی کچێنی مابوو دەرچوو پزیشکەکە هەڵی کردووە و پیاوەکەش بەسەری بڕیاری داوە
ئیدی بابی کچەکە زۆر دڵخۆش بوو بەس ئەمن ئەو ڕۆژی زۆر دڵخۆش بووم چونکە تانیمایەکە چی لە مردن ڕزگار بکەین یعنی کچێک بوو کە دەگریا یعنی دەگریا دەیگو زۆری ئەهانەکردم و پیاوە بەڕاستی ینی دڵم خۆش بوو کە تانیمە ڕزگاری کەین ینی لەو حاڵەتەدا دەبی دایک و باوکیان مردەکە ئەگەداری ئەمە زابن پشت بە پشکنینی دکتۆرێکی تایبەت بە ئافرەتان نەبەستن بەڵام بە پزیشکی دادوەری کە ئەم ئیشە تایبەت بەخۆیەتی دەتوانن سەردانتان بکەن بۆ هەر کەیسێک بۆ هەر کەیسێک ئێمە ڕۆژانە لەوێندەر لێژنە هەیە لە کاتژمێر 8 بیان تایەکی نیوەڕۆسێ پزیشکی پسپۆری دادوەری دادەنیشن تەنها بۆ پشکنینی پەردەی کچینی دکتۆر باسی ئەو حاڵەتت کرد لەوانەیە پەردەی کچینی هەر چەند جۆری هەیە بەڵێ ئەگەر تۆزێک باسی ئەوشمان بۆ بکەیت بۆ ئاگاداری ئەویش بابەتم لەسەر نووسی بوو ئێستاش بە تەمامەوە کتێبێک دەنووسمەوە لەسەر پەردەی کچینی و کێشە کۆمەڵایەتیەکان دەمەوێت بەناو خەڵک بڵاو ببتەوە کە چەند کێشەی لە دوا دەکەوێت پەردەی کچینی دابشکردنی بە پێی شێوەیە بە پێی ئەستوریە بە پێی کرانەوەکەیتی زۆرمان هەیە ئێمە لەو حالەتانی کە کێشە دروست دەکەن لە ناو کۆمەلگا ئەوە لاستیکیەکەیتی ئەوەی کە مەتاتیە یان ئەوەی کە شڕیتی ئەو نوعانی ئەوەندە تەنک و باریکە بە چاو دەڵێ نییە زۆر کەسێ تەماشا دەکە دەڵێ نییە بەس پەردەی کچینی هەیە یان ئەوانەنا کە بەرینە پەردە کچێنیەکەیان ئەوانە نیشان نابین ئەوە کێشەی کۆمەڵایەتی دروست دەکە هەشمانە کێشەی تەندروستی دروست دەکە بۆ نمونە پەردەی کچێنی قەپاتە ناهێنێت کچەکە بکەوتە سۆری مانگانە ئەوە هەر خوێنەکە کۆ دەبێتەوە کە کۆ بۆ پێویستی بە نەشتەرگەریە یان هەیە زۆر بچووکە کرانەوەکەی ئەوە پێویستی بە نەشتەرگەریە بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری لەو حالەتانە پەردەی کچێنی هەندێک کێشەی دروست دەکاتن لە ناو کۆمەلگا چۆن ئێوە پەیوەندیتان هەیە لەگەڵ بەڕێبەرایەتی ڕوبڕووبوونەوەی توندوتیژی خێزانی لە حاڵەتێکدا گەر کەسێک پێویستی بە یارمەتی بێ خۆی لە لای ئێمە راپۆرت کە دەدەینەوە ئەگەر بزانین تۆزێک مەترسی لەسەر حیاتی ئەو کەسە هەیە راپۆرتەکەیان نادەینەوە راپۆرتەکە لە ناو زەرفێکدا دەنێن و ئێمە خەبەری لێکۆڕەوەی دادی دەدەین واتە محقق عەدلی ئەوان خەبەری توندوتیژی و ئەو لایەنەران دەدەن هەماهەنگی هەیە لە نێوانماندا خۆشبەختانە هەر دەورەیەک دەکرێتەوە هەر شتێک دەبێتن ئێمە بێکەوە بەشدار دەبین چونکە کارەکانمان لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ توندوتیژی ئەوانە هەموو یەکە لەگەڵ دادگاژێکە کەواتە دەبێت ئێمە هەماهەنگێکە هێشتا زیاتریش بکرێتن کامەیان زیاتر کاریگەری لەسەر تۆ دروست کرد ئەو کەیسانەی منداڵان بە تایبەتی هەمویان منداڵ بە شێوەیەکی گشتی کاریگەری زۆر لەسرم دروست دەکا بەڵام منداڵێک کە بابەتێکیشم لەسەدانا منداڵێک بوو کە شۆفێرەکەی خۆیان دەستدرێژی کرد بۆ سەری ئەوە زۆر کاری لەسرم کرد زۆر یعنی زۆر دڵگران بووم پێی بۆ دەستدرێژی کە کرا بۆ سەر ئەو منداڵی چەند ساڵیش بوو دووبارە بۆ بەبێ ئەوەی خێزانەکەی ئاگادار بن منداڵەکە لێ ڕاهات بوو لەو شتێ نەیدەزانی کە شتێکی هەڵەیە هەموو جار تهدیدی کردی و گوتی وەمەلێ و لێ ڕاهاتێ منداڵ ئەو هایە دەرونی وایە کە شتێکی زۆر بەرامبەر دەکەی لێ ڕادێ دەست خۆش دکتۆر زهێویتکم ئەف زانیاریان کو ئیرۆما دوێ پرۆگرامە دە تایبەتیدانە بەحەسکردن یەک بەیەک بگهێن ماڵباتێ دایکە باڤە خوشکە برایە کی بێتن و هەروەها جوواکە تەندروستن دۆرەمە چێ ببەک و دەستدرێژیە سێکسی بتایبەتی نەمێنێ ڕۆژانە دەجادە و کۆڵانێن vê cîhanê دەستدرێژیە سێکسی لەسەر خانمان کە چەند زارۆکان تێکردن لێیا گرنگ ئەوە کو چ قاس دایک و باv ji zarokê xwe fêm bikin û bikaribin zû destnîşan bikin piştgiriya wan bikin newek tawan bar li wan binerin û mêzênin berê xwe bidine pizîşkê dadwerî û keysa wana bidine dadgeh û berevaniyê di ber mafê wan de bikin heta xelekeke din ji programa me biminin di nava xêr û xweşê de û xatirê we